لە پاش ناوبڕەکەەوە جارێکی سڵاوتان لێبێت بەر لەوەی کە ئەم جارە کەوتم سڵاوتان لێبێت هەڵەیەکم کرد و چەندین هەڵم کردووە لە ساڵی 2016 لە بەردەم کامێرەکەی ئاوار و پێشەوایە با یەکێ لەو هەڵانتان پیشان بم بەرداوام بین لە بەرنامەکەمان لەسەر ئەوەی کە ئایا ساڵی 2016 بۆ تۆ چی بوو فەرموو هەڵەکەی من بین و ئێمە دەست پێەکەینەوە لە پاش ناوبڕەکەەوە جارێک تر ساڵتنە ویستە ئێمە لە توی هاوڵاتیە پرسین وەڵی بەگشتی لە ساڵی 2013 هەنێ حاڵەتی کوشتن و ئەم شتانە هەبوو کە لە سلێمانی جێگەی داخ بوو بەڕاستی گوناحە پایتەختی ڕۆشنبیری سلێمانی هەنێک حاڵەت ڕۆیەتیای ڕووبات داواکارم لە دەسەڵاتداران کە ڕێگری کەم لەم حاڵەتی کە ڕوویە بەگشتی کەی بینی لە وڵاتی ئێمە 2013 چۆن بوو خەڵکێکەیە لە شتی زۆر ناخۆشڕوویە خەڵکی کشەیە ڕەنگە بە پێچوانی پێوەستە بە ژیانی خۆیەوە ئەگەر لە ڕووی بەگشتی مەسەوەی کە بینیتە ڕووداوەکانی 2013 بە تاکید شتی ناخۆش ڕوویاوە کوشتن زۆر بووە و ئەحداسەکان زۆر بووە لە ڕووی سیاسیەوە کۆمەڵێک کێشەی سیاسی ڕوویاوە لە وڵاتەیە و بەڕێی من وەکو تەقینەوە و کوشتن و کۆمەڵێک شت لە 2013 ڕوویاوە بڕوان ناکەم لە ساڵانی پێشترا و شتان نابوو بێ وڵی لە ڕووی سیاسیەوە ڕووداوەکان ینی کۆمەڵێک شتی ناخۆش ڕوویاوە ینی هەنێن جار زۆر ناخۆش بوون ئەوە ناخۆشە باڵێ باری سیاسی کوردستان زۆر ناخۆش بوو زۆر شتی تریشکە بە خۆم ناخۆش بوو چەنەها شتی تریش لە 2013 بڕیارێک دەرچوو کە ئەبێ هەڵەبجە بکرێتە پارێزگا و تا ئێساش نەکراوە چاوەڕێیەکی لە 2014 بکرێت من وای نبینم لە 2004 وەکو هەڵەبجەیەک وای نبینم 2014 هەڵەبجە بکرێ بە پارێزگا لەبەرەوە پارێزگاکردنی هەڵەبجە کارێکی ئاسان نییە ئەبێ لەوە تێبگەین هەمومان کارێکی ئاسان نییە من وەکو هەڵەبجەیە خۆشبەختم هەڵەبجە بکرێ بە پارێزگا پێشبینیەکەی لە 2014 خۆشیەکان ڕوومان تێکات و دەرگای ناخۆشیەکان داخین ومێدەوارم داوا لە بەپرسە گەورەکانمانەکەم ئیتر دەستخانە دەست یەکتریەوە بەسە با تۆزێک وەکو لەم ئاشتیین لەم ئازادیین با لێمان تێک نەچێت بە دەست بین هەمومان چۆن ئەڵێ ژینگە پارێز بین ئاواژ وڵات پارێز بین ئاوا خۆش بێت وڵاتێکی خۆمان خۆش بێت سلەیمانیمان خۆش بێت کوردستانمان خۆش بێت ئاڵاکەمان خۆش بێت ومێدەوارم داواکارم لە خوای گەورە ڕەحممان پێ بکات و خۆشمان ڕەحم بە خۆمان بکەین و ئەم ئاشتێکی هەمانە ئیشەڵڵا وەچەی وەچەکانمان بیبینن و بشگەڕێتەوە بۆ هەموو کوردستانی گەورە تۆ بڵی لە 2014 هەمان شتی ناخۆش ببستینەوە هەمومان پێکەوە یان بیبینین وەڵایەویش منەڵم پێیوەستە بە بەڕێوەبردننی وڵاتەوە وەکو ئەو شتا حداسانەی ڕوویاوە ئەگەر زیاتر کۆنتترۆل کرێت زیاتر دەستگاکانی ئەمنی ئاسایش پۆلیس بتوانن کۆنتترۆلی وەزعەکەمن بڕوان ناکەم ینی بەو شێوەیە بێت چکە لە 2013 کۆمەڵی ئەحداسی زۆر ناخۆش ڕوویا لەوانە کوشتنی کاوە گەرمیانی و کوشتنی ژن زۆر بوو و نازانم تەلەڤیزۆن هەرە بینی لە کاتێکاڵێ وڵا لە فڵان شوێن کەسێک کوژرا کەسێک خۆی خنکان کەسێک تەرمەکەی دۆزرایەوە وایە 5 ئەحداسی ناخۆش بسیرەت لێن ئارتی زوو باسی ئەو شتانەکە حەقی خۆمانە کە کاڵم حەقی خۆمانە مەبەستمانەوەی کە ئەبێ ڕووداوەکان وەکو خۆی بگەین نەبینەران مەبەستمەوەیە کە تۆ نابێ بیشاریتەوە چی لە وڵاتەکەی توای ڕوئات ئەوە حقیقەتێکە مەسەلەن کە تۆ ئەگەر بیشاریتەوە سبینێ خراپتر ڕوئات کەسیش قسە ناکات لەسەر حەقە دوایە وەڵی ئیتر ئومێدەوارین لە 2014 ئەمانە نەمێنێ ئەم شتانەی کە ئەیبیستین و ئەیبینین ئیشاڵا نامێن و بەرە باشترە ڕوا هیوادارم 2014 ناخۆشەکانی 2016 بەڕێکەین خۆشەکانی 2016 و 2014 تێکەڵکەین بەڕاستی چاوەڕی لەوە ناخۆشترەکەم بەس تر داواکەم خوا شتی باشتر بێنێتە ڕێمان ئاواتیشم بەڕاستی ئەوەیە ڕزگاربوونی کووردە سربەخۆیی کووردە لە هیچ شتێکە نەبینیوەوە 2013 خۆشیەکانی زیاتر بوون بۆ خۆت یان ناخۆشەکانی من سواز بۆ خۆ وەکو خۆم ئایلیانی بۆ خۆم خۆشی بووە بەس وەکو قەومیەت نا خۆشی قەومیەت لە پێشی هەموو شتێکۆیە 2014 چی بێ بۆ ئەم میلەتەمان بۆ هەمومان ساڵێکی ئیشەڵا پڕ ئارامی پڕ سەقامگیر و پڕ لە ئاشتی و دووربین لە کوشتنەوەی تر نیش بە هەمان شێ
ساڵێکی خۆش بێ دوور بێ لە شەڕ و لە کوشتن ساڵێکی خۆش بێ. هەمیشە ینی گەشتبینی بۆ ژیانی کۆمەڵاتی شتێکی تەندروستە، ینی مرۆڤ دەتوانێت بە گەشتبینیەوە بشی، مرۆڤ دەتوانێت مەسەلە و قەولەی بەرناشۆ هەیەڵێ مرۆڤی گەشتبینەوەیە کە لە نێو هەموو تاریکی دنیا ڕووناکی مۆمێ ببینێ. هەرچەنە ئومێد دەکەم ئازارەکانی 2013 وەک ئەفسانەکە ئاڵێ پەیوەست بێ بە ژمارە 13ەوە ئومێد دەکەم ساڵە جووتەکەی 2014 خۆشببختی تیاابێ بۆ بەتایبەت بۆ میلەتی کورد و بە تایبەتی تریش لەوەی کە هەمیشە سیاسیەکان هەرچەنە زمانی سیاست جێگای قەناعەت نییە دەڵێ ساڵانی ئارامیە بێت و بێ دەکەیت ئەم زمانە سیاسیە لە زمینی کۆمەڵاتیا ڕنگ باتەوە بۆ بەنسبەت خۆش بۆ ومێت دەکەم یعنی هەموو کەسێ لە هەر تەمەنێکا بێ کۆمەڵی خەڵی تایبەتی خۆی هەیە. من حەزم لەوەیە کە لە 2014دا هێندێک خەونی تەواو نەکراوم هەیە بە ومێدی هۆم یانی ئەو خەونانە بێتە دیوە بێت بە واقع لەسەر زمینەی واقعە ینی ساڵێک بێ هیچ دەبێ ساڵی لە تەمەنمە بەرەو پێکەنیم بڕۆین بەرەو ئەوە بڕۆین کە خۆشێکی لە ژیانی مرۆڤ ینی خەونێکەیە کە مرۆڤ هەمیشە حەزەکە ئەو خەونە لە واقعە ببینێت. خەونەی تۆ خەونی هەموو تاژی چەند وڵاتە بێت چاوەڕێی ئەوەی مزانی 2014 دەرگای خەونەکان دەکاتەوە یا وەکو 2013 وتم سەد لە نوێمە دەرگای ساڵی شتدا خەین بە ناخۆشی بێت دەکەین دەرگای 2014 بەخۆشی بکەینەوە و بەخۆشیش دای بخەیت. ئەگەرچی چەند ڕۆژێکی ماوە پێبینینە ساڵی 2014 کە سعات 12 شەوی سیوێکی 12 ساڵی 2013 ئێمە ئەچینە ساڵی نوێەوە. هیوادارین کە پێمان خستە ساڵی نوێەوە دەرگایەکمان بۆ واڵا بێت دەرگایەک بکرێتەوە کە دەرگای خۆشببختی و خۆشگوزەرانی بێت بۆ گەنجەکان بۆ هاونیشتیمانان بۆ هاوڵاتیانی ئەم وڵاتە بۆ هەموو لایەک بۆ ئینسانەکان بۆ جیهان. بەیوای ئەوەین کە ساڵێک بێ پڕ خۆشی بێت ناخۆشیەکان بەجێمان بێڵن. تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپەرم کاتێکی شاد یەکتری بینینەوە خواتان لەگەڵ.